لە شاری هەولێر هەڵمەتێکی ژینگەیی بۆ پاکردنەوەی ژینگە و بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی لەلایەن ژینگە دۆستان و فەرمانگەی ژینگەیی هەولێر ئەنجام دراو. لە هەڵمەتەکەدا کاندیدی ژمارە 39 لەسەر لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کە ئەزموونی 8 ساڵی کارکردنی لە فەرمانگەی ژینگە هەیە بەشداری لە هەڵمەتەکە کرد. لە بەرنامەی تایبەتی خۆمان و لە بەرنامەی لیستەکەشمان دەمانەوێت گرنگی بە ژینگە بدەین و گرنگی بە ژینگە بدەین لەسەر ئاستی وشیاری لەسەر ئاستی هوەری پرسی ژینگە ببێتە پرسێکی گرنگ وەک وڵاتانی پێشکەوت و تەنانەت دەمانەوێت لەمە دووە لەسەر ئاستی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران وەکو پرسێکی زۆر گرنگ و لە پێشینەی کارەکان سەیری بکرێت. زۆر بەجددی گرنگی بە پرسی ژینگە دەین لای ئێمە پرسی ژینگە هەموو شتێکە ژینگە سەنگەری یەکەم بەرگری لە تەندروستی مرۆڤ و سەحەی عامە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەرجەم هەڵمەتەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن ڕەچاوی مەرجی ژینگەیی کردووە و هیچ کاتێکیش نەبووەتە مای پیسبوونی ژینگەی شار و شەقامەکان و تێکدانی ئارامی هاوڵاتیان. چاڵاکوانێکی بواری ژینگەش دەڵێت پێویستە سەرجەم هێز و لایەنەکانی بەشدار لە بانگەشەی هەڵبژاردن نەبنەهۆی پیسبوونی ژینگە و تێکدانی سیمای شار و شەقامەکان. ژینگە هەموو ڕەنگەکان کۆ دەکاتەوە. ئامانج و پەیامیشمان ئەوەیە کەوا بتوانین ئەگەر ئەو کاندیدە بەڕێزانە کە چانسیوایان هەبوو لە پەرلەمان دەرچوون بووناندا پەرلەمان بەرگری کارێکی بەهێز بن لە ژینگە. حیزب لایەنە سیاسەکان بەڕاستی پێمان خۆشە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن نەبێتە ناخۆشی بە ژینگەیەکی جوان فراهم بکەین. هەوڵێکی زۆرماندایە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لە کەناڵەکان لە ڕووی یعنی مەرئی و سەمعی و لە نووسین بەهۆی نامیلکە و پۆستەرات ئەگەر حکومت بێتە ناو خەت و بەخۆی یاسایەکی زۆر تند دابنێ بە غەڕامەکردن و بە زیادکردنی ڕێژەی پۆلیس لە دارستانەکان لە شوێنە گەشتیاریەکان بتواندرێتن ئەو دیاردەیە نەمینێتن. کۆمەڵی ئیسلامی کوردستان دەستێکی باڵای هەبووە لە بەرەو پێشبردننی ژینگە لە هەرێمی کوردستان کە لە خولی ڕابردوو توانی وەزارەتی ژینگە بکات بە یەکێک لە وەزارەتە هەرە پێشکەوتوەکان و دوای ئەوەی لە وەزارەتەوە بوو بە دەستە. بەمەش لە کاتی ڕاپرسی دەستەکان دەستەی ژینگە پێشەنجی دەستەکانی گرتووە لە بەرەو پێشچوون و شەفافیت لەو دەستەیە. پاگراکردنی ژینگەی شار و شوێنە گەشتیاریەکان لە هەڵمەتەکان و بە ڕۆژێک دوان ناکرێت. ئەوەی پێویستە لەسەر ڕێکخراوەکان و ژینگە دۆستان هاوڵاتیان لەوە هۆشیار بکەنەوە کە پاگراکردنی ژینگە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و ئەخلاقیە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.